ئێمە نا ئەندامی پەرلەمانی تورکیا نا هیچ پەیوەندیەکمان هەیە لەگەر تورکیا بۆیە ئەو بتوانێت ئێمە محاسەبەکە. ئێمە نوێنەری خەڵکی کوردستانین. خەڵکی کوردستان دەخوازێت لە ئێمە کە پشتیوانی برایەکانمان بکەین لە هەر جێگایەک کە ڕوبەڕووی دەبنەوە و ئەو خاکەش خاچی تورکیانیە کە هێرشی کرۆتە سەری. ئەوە خاچی برێن باشوورە ڕۆژئاوایە کە بەشێکە لە سووریا هەتاوەکو ئێستا جیانە بۆ جیاری لەگەر نەکراوەتەوە. لەبەرەوە تورکیا ئەگەم قسەی کردووە بۆ خۆی کردووە. ئەوە هیچ دوور نزیک پەیوەندی بەوێمە نییە و ئێمە ئەم جارە و دەجاری کەش پێویستیان بێ پشتیوان دەبین و هاوکار دەبین و سەردانیان دەکەین. ڕاستە ئێمە وەکو لیست لە هەرێکی لە لیستی حیزبێکین، بەڵام هەمومان نوێنەری خەڵکی کوردستان دەکەین و نوێنەرایەتی پەرلەمان و پەرلەمانی کوردستان دەکەین و هەمووشمان بە یەک تیم بەبێ جیاوازی بیر و بۆچین و جیازی ئەو سەردانەمان کردووە و بەڵێنشمان داوە بە یەک تیم، ینی هەم دام دەستگار ڕسمیەکانی ئەم هەرێمەی خۆمان هەم حیزبەکانی خۆمان تێبگەێنین بەبێ هیچ تەڕەدودێک بەبێ هیچ لێک جیابوونەوەیە کە هاتووەتەوە هەرێمی کوردستان و ڕاستە مزایدەی سیاسی لە هەرێمی کوردستانی ئێمەوەندە زۆر بووە، زۆر دەستکەوتمان لە دەستداوە. هیوادارم ئێوەی ڕاگەیاندنکارەکانیش هیچ پشتیوانی و کەسانەتەکەکەن کە دەیانەوێت بەم زایدە ئەم وڵاتە بەرەو هەردێر بڕن کە دەچینە ڕۆژاوا دڵمان خۆش دەبێ کە هەمووی بە یەک دەنگ بە یەک ڕنگ پشتیوانن بە ژن بە پیا و بە مناڵ. لەبەرەوە پێویستە ئێمە ئەم نمونەیە جارێکی تر دووبارە بکەینەوە، واز لەم زایدەکاریە و ململانەکردنی یەکتری بن، ڕخنەی بنیادنەر لە یەکتری بگرین، نەک ڕخنەی ڕوخێنەر و لە پێناو بەرژەوەندی سیاسی و حیزبی خۆمان. بڕیاری پەرلەمانی کوردستان و نوێنەرایەتی پەرلەمان و خەڵکی کوردستان ڕۆشتوین. دەستور لە هیچ قونسڵ و هیچ وڵاتێکەوە وەرناگرین، تەنها لە پەرلەمانی کوردستانەوەی دەگرین و بەڕاستی لێرەوە ئەڵێمەوە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە فەرمانگەی پەیوەندیەکانە ئەم قونسڵە بانکە لەسەر چ بنەمایە ئەم قسەی کردووە، چکە ناکرێ بە هیچ جۆرێ لە هیچ شوێنێکە تۆ لە ناو خاچێکە قونسڵ بی بەڵام تێ محاسەبی پەرلەمانتاری و شۆنە بکەی. لەبەرەوە ئەوەی کە تورکیا ئەمڕۆ ئەیکا پێچەوانەی هەموو عورفەنێ و دەوڵەتیەکان، بنەماکانی مافی مرۆڤ، بنەمای ئازادی گەلان، بڕیاردانی چارەنووس و بنەمای یاسانە و دەوڵەتەکانە و بە دڵنیایی تورکیا دەشکێت و عەفرین سەر دەکەوێ و پێمان وایە هەموو ئەمانە پەرچەکرداری ئەو گۆشەگیریەیە کە ئەمڕۆ تورکیا تێکەوتووە لە عالەمە.